ئاگرەکەی لوبنان کوژایەوە و دوو کاڵ لە حەلەب هەستا. عێراق سنوورەکەی بە دیواری کۆنکرێتی دەگرێت و ئێرانیش خراپ ترساوە. ئاسمانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووکەڵ گرتوویەتی و بڕیارە دووکەڵێکی دیکەش لە چەندین شوێنی دیکەی ئەم بەشەی گەردوونەوە هەستێت. ئەمەش بەو پێیەی شەڕ لە لوبنان کۆتایی هاتوو ئیسرائیل خۆی بۆ گورزێکی دیکەی کوشندە لە ناوچەکە ئامادە دەکات. بەماش عێراق وەکو سەرەکی ترین شوێن دێتە بەرچاو کە ئیسرائیل دەیەوێت تۆڵەی هێرشی میلیشیاکانی ڕژێمی ئێرانی لێ بکاتەوە. ئەوکات لەگەڵ کۆتایی هاتنی شەڕی لوبنان و ئیسرائیل ماوەی چەند ڕۆژێکە لە سنووری شاری حەلەبی سووریا شەڕێکی قورس دەستی پێکردووە. بەرەی تەحریری شام کە گروپێکی توندڕەوی سونی و پۆزیسیۆنی سووریان پێشڕەوی زۆریان کردووە لە دژی هێزەکانی سوپای بەشار ئەسەد و زۆربەی ناوچەکانی سووریایان کۆنتڕۆڵ کردووە. شەڕەکە سەرەتا لە ئیدلیبەوە دەستی پێکرد کە شوێنی سەرەکی گروپە ئۆپۆزیسیۆنەکەی سووریایە. پێشڕەویەکانیان بەردەوام بووە و بەرەی تەحریری شام زۆربەی شوێنە استراتیژیەکانی وەکو ڕێگا سەرەکیەکان و تەنانەت شاری حەلەبیشی لەدەست ڕژێمی بەشار ئەسەد وەرگرتوتەوە. هێزەکانی ئەسەد بە خێرایی شۆکران و فریای هەڵگرتن و بردننی چەکە قورسەکانیشیان نەکەوتن. هەر گروپە ئۆپۆزیسیۆنەکە بوونە هۆی کوژرانی فەرماندەیەکی میلیشیەکانی ڕژێمی ئێران بە ناوی عەقید کەیومەر سپور هاشمی و کوژرانی و فەرماندەیی سوپای پاسدارانی ئێران لە حەلەب گۆمەکەی زیاتر شڵەقان. میلیشیاکانی ڕژێمی ئێران نەیانتوانی بەرپەرچی هێرشەکانی و گروپە بدەنەوە و لە ئێستاشدا سوپای پاسداران و بەکرێگیراوەکانی لە سووریا تەواو لە شۆکدان. گروپی تەحریری شام کە پێشتر لە بەرەی نووسرە و چەند گروپێکی توندڕەوی ئۆپۆزیسیۆنی سووریا پێکات بوون ماوەیەک بوو بێجەنگ بوون، بەڵام لەگەڵ ئاگربەستی لوبنان دەستیان بە جوڵە کرد و شەڕێکی قورسیان دژی بەشار ئەسەد هەڵگیرساندووە. ئەمەش وای کردووە کە سووریا و ئێران و وڵاتە دژبەرەکانی ئیسرائیل و ئەمریکا ترس و دڵە ڕاوکی زۆریان لە شەڕەکەی حەلەب هەبێت. عێراقیش لە دڵە ڕاوکێدایە و ترسی هەیە جارێکی تر شەڕێکی قورس یەخەی وڵاتەکەی بگرێتەوە یاخود گروپە توندڕەوەکانی ساڵی 2014 لە ژێر ناوێکی دیکەتە بگەڕێتەوە و سەر هەڵبداتەوە. لەلایەکی دیکەشەوە ترسیەوە هەیە کە ئیسرائیل و هێرشەکانی بۆ سەر میلیشیا و ئەو گروپانە لە عێراق دەست پێ بکات کە ماوەکانی ڕابردوو خاکیە وڵاتیان بەکارهێنا و بە درۆن هێرشیان کردە سەر ئیسرائیل. بەرپرسێکی حکوومەتی عێراق سەبارەت بە پاراستنی سنوورەکانی عێراق لە ئەگەری هەڵگیرسانی شەڕ لە وڵاتەکە ڕایگەیاندووە 100 کیلۆمەتری دیکە لە سنووری عێراق و سووریا دیواری کۆنکرێتی دەکرێت تاوەکو پێش بەهاتنی هەر جۆرە هێزێکی دەرەکی بۆ ناو عێراق بگیرترێت. ڕژێمی ئێرانیش کە دەستی باڵای لە بشێوی و ئاڵۆزیەکانی ناوچەکەدا هەیە زۆر ترساوە لە شەڕەکە و دەترسێت هێندەی تر باڵانسی میلیشیاکانی لە سووریا تێک بچێت و کاریگەری لە لوبنان و گروپە هاوپەیمانەکانی دیکەی بکات. گومانەکان بە ئاراستەی تورکیا و ئیسرائیلیش کەم نین کە دەستیان هەبێت لە ئاڵۆزترکردنی زیاتری دۆخەکە چونکە پێش هاتنە سەرکاری ترامپ ئەو دوو وڵاتە زۆر کێشە و گرفتی سیاسیان هەیە و دەیانەوێت تا ڕادەیە گۆڕانکاری لە دۆخی ناوچەکەدا بکەن. هەرچۆنێک بێت ئاگرەکەی لوبنان بە شێوەی کاتی کوژایەوە، بەڵام دووکاڵ لە حەلەب هەڵدەستێت و ڕوو نییە ئاگری شەڕەکەش کەی عێراق و دەوروبەری دەگرێتەوە.